کۆمەڵکوژی شنگال و بە کەنیزەکردنی کچانی یەزیدی لە ژێر پەردەی تاوانکاری دەسەڵاتی ناوخۆیی و وڵاتانی ئیقلیمی و زلێزانی جیهانی و بەناوی ئاینی پیرۆزی ئیسلام و بەدەستی تاوانکارانەی داعش چوارەم ساڵ یادی دەکرێتەوە کە لە دووتوێی کتێب و نامیلکەکانیشدا ئەو کارەساتە بە مەتەڵێکی بێوەڵام دەمێنێتەوە و وەڵامەکەی مەگەر تەنها هەر مێژوو ئاشکرای بکات. لەبەر ئەوە پێمان وایە مەتەڵێکی نەزانراوە چونکو هەرچەندە لە مێژوودا لە ڕابردوودا زۆر لەشکرکێشی کراوەتە سەر ئێزیدیەکان بەڵام ئەمەی لەم جارەدا کرا زۆر جیاواز بوو لەوانە پێشتر لە سەردەمی عەولەمەدا بوو لە سەردەمی مافی مرۆڤ و بەیەکەوە ژیاندا بوو لە سەردەمی دەسەڵاتی کوردیدا بوو کاتێک کە دەبینین شارێک لە شیرینی خەودا هەزاران پێشمەرگەی تێدایە هەزاران چەکداری تێدایە بەجێی دەهێڵن و خەڵکەکەش ئاگادار ناکەنەوە ئەم شارە دەستی بەسەردا دەگیرێ شارەکە وێران دەکرێت کوشت و بڕ و کۆمەڵکوژی تیادا ئەنجام دەدرێ ژنەکانی بە کەنیزەک دەبردرێن مناڵەکانی دەڕفێندرێن تا ئێستاشی لەگەڵدا بێ بێگومان ئەمە مەتەڵێکە ڕۆژێک دێت مێژوو هەڵی بهێنێ دەکۆمنتەکان بخرێنە ڕوو. لە دوای سەرەڵدانی تاقمێک چەکداری ڕاهێنرا و پێشتر ئامادەکراو لە مووسڵ و ڕاگەیاندنی دەوڵەتێکی بەناو دەوڵەتی ئیسلامی عێراق و شام کوشت و بڕین بە ناوی ئاینی پیرۆزی ئیسلامەوە دەستی پێکرد. لە چوارچێوەی و کارە قێزەونانەی داعش کە ویستی ئاینی ئیسلامی پێناشرین بکات پەلاماردانی شنگال بوو لەلایەنە و هێزا قورمیش کراوەوە لە کاتێکدا بە هەزاران پێشمەرگەی پارتی لە سنوورەکەدا بوونیان هەبوو بەڵام لە ماوەی چەندین کاتژمێردا هەزاران خەڵکی سڤیل کوژران و هەزاران کچ و ژنی یەزیدی بە ناوی کەنیزەوە بران و هەزاران خێزانی ژاوارە بوون. هەر بۆیە ئەو کاتەوە ئێستاش شۆڵکردنی شنگال لەلایەن هێزەکانی پارتیەوە جێگەی گومان و پرسیار بووە و بە پێوتەی پەرلەمانتارێکیش حکوومەت و پەرلەمان گەورەترین کەمتەر خەمیان نواندووە بەرامبەر دۆسیەی جینۆسایدی شنگال. بۆ ئەقڵەتێک کە حکوومەت و پەرلەمانی پێکێنراوە بۆ مۆدێلە حزبی لە هەرێمی کوردستاندا هەیە ناتوانندرێ ئەم مەسەلانە ببێتە قەزیە ببێتە دۆز. یعنی تۆ کاتێک باسی دەوڵەتی کوردستان دەخێ یا سەربەخۆی کوردستانەکەین بەبێ ئەوەی تۆ مەسەلەی جینۆسایدی گەلەکەت بکەی بە قەزیە لە سەیاسی نێودەوڵەتیە چۆن نەتوانی پایەکانی ئەوەیە تۆ خۆت ناسنامەکەی خۆت برینەکەی خۆت بکەیت بە بەشێک لە ئەجندای ژیانی خۆت. بۆیە مەسەلەی ئێزیدیەکان تاوانی شنگال ئەنفال هەڵەبجە فەیلیەکان بارزانیەکان هەر لە ساڵیادی تاوانەکەیە یادی قوربانیەکان نەکرێتەوە ئیتر بەشێک نییە لە ئەجندای سیاسی بەڵام ململانەی سیاسی لایەنەکان برینی شنگال و ئێزیدیەکانی زۆرتر خۆڵ کردوتەوە و نەتواندرا ببێتە دەستکەوتێکی گەورە لەسەر ئاستی نێودەوڵەتی ئەگەر ئێمە لە ئەنفال و لە هەڵەبجە و لە بارزانیەکان و لە فەیلەکانە کەمتر خەمی بوو بێ ئەم مەسەلەی تاوانی داعش وەکو یەکێک لە گەورەترین ڕێکخراوە تێرۆریستیەکانی دنیا و کۆمەڵگەی نێودەوڵەتی لە شەڕدابوو لەگەڵیدا دەتواندا بکرێتە کەرەستەیەکی مهم. یعنی بیرت نەچێت ئەنجومەنی ئاسایش بڕیاریدا بۆ لێکۆڵینەوە لە کەیسی جینۆسایدی ئێزیدیەکان کورد خۆی بەدوایە نەچوو. بە بۆچوونی زۆرێک لە شارەزایانی سەربازی کۆمەڵکوژی شنگال پلانێکی تۆکمەی نێودەوڵەتی بوو کە داعش تەنها جێبەجێکاری بوو ئەمەش بە ئامانجی ناشرینکردنی ئاینی پیرۆزی ئیسلام ئەوەی زیاتر گومانیش دەخاتە سەر دەسەڵاتدارانی هەرێم و وڵاتانی ئیقلیم و وڵاتانی زلێزەوەیە گەروێرانکردنی شنگال بەدەستی داعش بوو خۆ ئاوادانکردنەوەی شنگال و قەرەبووکردنەوەی یەزیدیەکان لە دەستی ئەواندایە کەچی لە دوای 4 ساڵ لەو کارەساتە و نەمانی داعش تا ئێستا شنگال هەر وێرانە و تەنها وەک کارتێکی سیاسی مامەڵەی پێوە دەکرێت. جەلال محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.